سڵاوی خوا لەوێ خاتون خان. سڵاو لە تۆش بەخێر بێ. زۆر خۆشحاڵم کە خاتونێکی کورد هەڵکەوتووە لە کوردستان کە ناوبانگی بەڕێستانم بیست وتیان بەرنامەیەک هەیە بە ناوی خاتون. حەزم کرد ئەوەی لە دڵمایە، ئەوەی کە چەندێکە هێشتومەتەوە بتوانم لای خات و تریفە باسی کەم. بەخێر هاتی سەر چاوانمان. بەڕاستی خاتون گیان من تەمەنم 8 ساڵ بوو کاتێ زەواجم کرد. من بە ژیانی خۆم 2 جار زەواجم کردووە. بەڵێ 2 جار زەواجم کردووە. تەمەنم 8 ساڵ بوو کە زەواجم کرد لەبەر خاتری نەخۆشی دایکم و بەخێوکردنی دایکوانە زوو لە مەکتەب دەریان هێنا. ئیتر کە کچیش لە بەعزێک کۆمەڵگا و لە هەنێ خانەواداوە بیرەکەنەوە کەیشتە تەمەنی 8 ساڵە بێ زەواج بکە. ئیتر من شوم کرد بە پورزایەکی خۆم کە شوم پێکرد بڕوا بکە خاتون تەنها 3 مانگ بەیەکەوە بووین. قەدەری خوا یەکەم شەو من حەملم بۆ دروست بوو. هاوسەرەکەم چوو بۆ خارج. یعنی من حەملم هەبوو ئەو منی بەجێهێشت. کاتێککە منی جێهێشت یعنی بەڕاستی قورسترین مەرحەلەی ژیانی من تەمەنی 8 ساڵ بوو. باسی 8 ساڵی کەی ئەەکەم 8 ساڵی 97. ئەو کاتە وەکو کچی ئێستا چاوکراوە نەبووین. بەڕاستی وشەی بێوەژن و تەلاق زۆر ناشرین بوو. لە بەتایبەتی لە خانەوادەی ئێمە من یەکەم کەس بووم کە وشەی تەلاقتیان ینی تازە بوو. بۆ من زۆر قورس بوو. ئەوەی کە منی کوژد یەکەم شت کە پورزاکەم چوو بۆ ئەوروپا تەنانەت کاتێ تەلاقیام خۆی لێرە نەبوو بە وەکالەت براکەی تەلاقەکەی بۆ من ینی تەلاقی بۆ من ناردەوە. دوای ئەوە بەڵێ نەیوت هۆکاری تەلاقەکەت چێ یا هەرێکسەر بەڵێ تۆ بە وەکالەت بۆی ناردی. باسەکەم لە چییە؟ من حەملم هەبوو ئەو چوو بە ئەوروپا. باسی 96 و 97 ئەو کاتە باوباوی ینی باسی ئەوروپا بوو. لەناو ئەنیسە باسەکەی من لە چییە؟ زۆر جار کە کێشەکانمان دروستە بێ خودی ئافرەتەکان خۆمانن بۆمان دروستەکەن. ئەی زۆر جار پیاوەکان ئاسانکاریمان بۆکەن کەچی سێرەکەن یان دشەکانمانن یا خەسۆکانمانن یاخود کەسە نزیکەکانی خۆمان. من لێرا پورەکەی خۆم بوو کە بووکی ئەو ماڵە بوو. پورەکەی خۆم وتی بە شەرتێک 2 کوڕیتری هەبوو زەواجیان نەکرد بوو. بە هاوسەرەکەی منی وت تۆ بچۆ بۆ ئەوروپا. ئێوتم باشە بۆچی دەکەی من ئەنێری؟ ئەوانی تر بنێرەکە زەواجیان نەکردووە. ئەوە من بڕوا بکە خاتون سەرەتا هەتا منیان بۆ بوو. لەوانەیە 6 ئایلان نردبێت تا من ئەنکەم تا بنەماڵی ئێمە ڕازی بوون کە من ببم بە بووکی ئەو خانەوادە. دوایی هەر پورەکەی خۆم مێردەکەی منی نرد و هەر بە وەکالەت تەلاقەکەی بۆ من ناردەوە. تەنانەت کاتێ مناڵەکەم بوو بەڕاستی ئەمە نەقورسە کە ئێستا باسیەکەم چندێک قسە هەیە لە کاتی خۆیان کە ڕووداوەکان ڕویان ناوە زۆر ناڕەحەت تێپەڕیوە. ئێستا کە من باسیەکەم ناوانەیە وەکو ڕۆمانی سێر بکرێ وەکو چیرۆکی سێر بکرێ، بەڵام ئەمە بە واقعی ئەسڵی ژیانی خۆمە کە بەڕاستی ڕوویاوە. کاتێکە مناڵەکەم بوو یەکسەر بردیانەوە. ئەسڵەن نەیانهێشت هەر بیبینم، نەیانهێشت هەر شیریشی بەمێ. مناڵەکەت کچ بوو یا کوڕ؟ بەڵێ مناڵەکەم کچ بوو. مناڵەکەم کچ بوو. پاش 10 ساڵ مناڵەکەم بینیەوە وایان لێ کردبوو کە ناوی منیان لا هێنا. ئەوەیشی هەمان ناوی منی هەبوو ڕقی لەو ناوەش بوو. بە ئێستشەوە کە زەواجی کردووە تازە خەریکە بیرەکاتەوە کە خۆی زەواجی کردووە. یعنی بەڕاستی زۆر ژیانێکی ناخۆشم تێپەڕان. لە پاش ئەوە 4 ساڵ و نیو دانیشتم وەکو گوتوتم مناڵەکەم نەبینی، هیچ نایانهێش مناڵەکەم ببینم. لە ڕاستیە ئەمەش با بگەڕێنمەوە بۆ بیر و بۆ چوونی خانەوادەکەم. سێری من ناڵێم بەرژەوەندی منیان نەویستووە، بەڵام لە هەمان کاتە دڵی من ورد بوو. هەر بە لێسەندنی پارچە جەرگەکەم پارچەیە لەژگەرمیان لێسەندم. بەڵام دایکم و برا گەورەکەم ئەو کاتە بتێنێتەوێ گرانی بوو. ئەوانەیە ئەوەی کە 96 و 97 بیر بێ ئەزانەیە کە زروف زۆر باش نەبوو. تەنانەت دەمە توانای شیرکڕینیشمان نەبوو. وتیان تۆ مناڵەکە بنێرەوە باشترە شیریشی مێرێ. بۆچی؟ بەس لەبەر خاتری ئەوەی تۆ تەمەنت گەنجە بەیانی زەواج بکەیتەوە هیچ کەسێ تۆی ناوێت بە مناڵێکەوە. بەڕاستی ئەمە من لەو کاتە ئەگەر عەقڵی ئێستەم هەبوایە بە دیار مناڵەکەمەوە دائەنیشتم. ئەگەر پەروەردەی کچەکەم بکردایە کچەکەم ئەو کاتە وەکو کە نای منیان لا ئێنا خۆشەویستی پێ ئەیام. بڕوات هەبێ خاتون هەفتەیە پێشتا لە سەفرەیەک بووین، کچێک لە پاسەکەمان نابوو، تەمەنی تقریبەن 10 ساڵ بوو.
خۆم پێ نەگیرا چوومە پاسەکەت لە پەشی دواوە تێر گریا وتیان چییە بۆ گری وتم تو ئەو خۆیان بێڵن با ئەوەی لە دڵمایە هیچ نە بێڕێگری فرمێسکەکەم لێ مەکەن یعنی ئێستا کە ئەم قسانە ئەەکەم فرمێسکم لە ماوە ئەمەنە یعنی ئەوەنە ناخۆشیم دیوە ئەوەنە گریاوە فرمێسکم لە ماوە چوو بە بەشی دواوە لە پاسەکە تێر گریام هەتا هێ من بوومە وتیان بۆچی گریای وتم ئەو کچە تەمەن 10 ساڵە زۆر من زۆر حەزم لە کچم زۆر خۆشە بێ ئێستا خوانەی بڕێ دوو کوڕم هەیە لەگەڵ ئەوە وتم ئەگەر منیش لە تەمەنی خۆیان کچێکی ئاوام هەبوایە خۆشەویستی بە ئێ بە کچەکەم پێی وتم دایە جلی جوانم لەبەر ئەکرد کە لە خۆشەویستی کچەکەم بێبەش بووم ئەمە هەمووی بەهۆی دابوونەریت و کۆمەڵگا و عیبە و ئەم شتانە لە پاش ئەوە دوای 4 ساڵ و نیو لە دوای ئەوە کە جیابوومەوە لەگەڵ هاوسەرەکەمە من هیچ کێشەیەکم نەبوو لەگەڵ هاوسەرەکەم با ئینسان حەقیقەتێک بڵێ هیچ کێشەیەکم نەبوو چونکە من 3 مانگ ئەسڵەن شەرممان لە یەک نەشکا بوو ئەمە شتێک نەبوو بڵێم وەڵا خەتای هاوسەرەکەمە بەڵام پورەکەم کاریگەری بوو بۆی ئەڵێم ئافرەت دیسان ئەبێتەوە ڕێگر و بەربەستەکان بۆمان زۆر جار ئافرەتەکانن دوای 4 ساڵ و نیو باوکی ئەم مناڵانە کە ئێستا لەم زەواجی دووەمە وەفاتی کردووە زەواجم کردەوە لەگەڵی سواز بخوا لە هەمووی هەرشکورم ناشکوریم نەکردووە ئەزانم لە تەجروبەی یەکەمە ناخۆشیم دیوە ئەسڵەن خۆی گەورە باشترین شتەکان باشتر ئەزانێت لەوەی کە من ڕاستە پێم ناخۆشە بەڵام لە دوای ئەوە خۆشیەکان و باشەکانیم دیوە هاوسەرگیریم لەگەڵ ئەم جارە لەگەڵ ئەم پیاوا کرد 4 ساڵ و نیو دوای ئەوە باوەڕت بێ مامۆستا هەرچی پیاو بوو لە بەرچاوم کەوت بوو وها ترسا بووم لە پیاو تم مەخکول نیە من بۆ 3 مانگ منی تەلاق یا بەخوا هەر پیاوێکی تر بێتمە پورزای خۆم بوو کە ئەمە بێگانەشە ترسا بووم لە زەواج چۆنم بڕیارە بۆ درایەوە جاری دووهەم کە ئەڵی ترساوم و چکە زۆر کەسێ ئەم ترسی هەیە ناوێرە بڕیاری دووهەم باتەوە بۆ زەواج دوای 4 ساڵ و نیو 4 ساڵ ئەنجام دوای 4 ساڵ و نیو چۆن بڕیارممە داواکارم هەبوو ئێستا لەواتی ڕێ و ڕوخسارم تێکچوو بێ ئەو ساسفور بووم ئێستا لەچکم کردووە ینی داواکارم زۆر بوو بەڕاستی ماڵەوەش ئەیان و تو بۆ زەواج ناکەی کە ئەمووت ئەی سەسریت کێشەکانی ئێمە ئەوەی لێمان تێناگەن تەنانەت خوشکی خوێنی خۆت لێت تێناگە ئەمە کێشەکەی جارێ خوشکی خوێنی خۆلی و تێنەگاتە تۆ دەردەدڵ بۆ کێ بکەی بەڕاستی کە وتیان بەرنامەیەکی وا هەیە و نایەڵێ ڕوخسارە دیار بێ ئەمانە بۆ من زۆر گرنگ بوو وتم هەر هیچ نەبێت تۆ ئەزێ بارەکەی سەرشانم سووکە بێ دەردەدڵێک دەرەکەم هەر باشە خێرخۆشی زۆر من زۆر سوپاسی تۆکەم بەڕاستی ناوبانی بەڕێستانم بیست بوو وتیان بەرنامەیەکی وا هەیە وتم ئەمە ئەو بەرنامەی چەندێکە من خەونی پێوە ئەبینم دەستخۆشی و لێکە مامەسایجان پاش 4 ساڵ و نیو زەواجم کرد لەگەڵ ئەمەیانە قەدەری خوای گەورە 2 ساڵ و 10 مانگ لەگەڵ ئەم هاوسەرەی ترما بوو قەدەری خوا مناڵی یەکەمم زوو حاملم بوو دیسان مناڵی دووەمی سبان مناڵمان نەبێت چونکە باری دیاراییمان زۆر ناڕەحەت و یعنی لە یەک ژووری سێبەسیا بووین قەدەری خوا چوین بۆ سەیران کە چوین بۆ سەیران هاوسەرەکەم لە سەیران بە مۆلیدەی دەسی خۆمان کارەباگرتی ئێستا کە گریانم نایە هیوادارم بە دڵڕقم نەبینن بڕواتان هەبێ ئەمە نەداخم چەشتووە ئەمە نەم فرمێسک ڕشوە فرمێسکم نەماوە یعنی چەندین شەو خەبەرم بۆ تۆ پشتێکم تەڕ بووە لە گریان و خەفەت و ئازارەکانی خۆم بەڕاستی ئافرەتی کوردمان پڕن بەڵام لەبەر ئەوەی ئەزانین ئێستا ئەگەر کەس و کارم بزانن و ڕوخساری من ببینن لەوانەیە پیان خۆش نەبێ من ئەم ڕاستیانە متووە خۆشیان ڕاستەکان ئەزانن بەدڵنیاییە وایە یعنی ئێمەش بۆیە ئەمەمان کرد کە چەنەها کەس لە بڵین هەمان حاڵەتی تۆیە ئێستا ئەمە پەیامێکیشە بۆ هەموو ئەو خاتونانەی کە ئێستا گویان لە ئێمەلوانێت چەندین خاتونی تر ئێستا هەمان ئەو کێش و ناڕەحەتیانی کە بەسەر ئەم خاتونەیە هاتو بەسەر ئەوانی تریشە هاتبێ بەڵام ئەوان فرسەتی ئەوان لەوانەیە نەدرابێتەوە کە بێن بۆێرە و دەردەدڵی خۆیان بکەن بەڵام ئەمە بابزانە حاڵەتەکەی خۆتە و باشگوی لێ بگرە چکە زۆر جار کاتێکە کەسێ دەردەدڵێکە کە ئەڵێ ها قسەکانی دڵی منی کرد چەند جار ئەم شتە وتراوە زۆر جار هاکە کەسێ قساکە ئەوی ترێنڵێ وەڵڵاهی هەموو قسەکانی دڵی منی کرد بۆیە تۆ دڵنیا بکە هاتوویتێتە ئێرە هەم چگەلەوەی کە شتەکانی خۆت باسەکەی وەکو خۆت دڵی ها کەس شوێنێک نەبووە دەردەدڵی تیا بکەم و هەم ئەبی بە خێرێک بۆ چەندین کچان و ژنانی تر کە هەمان دەردەدڵیان هەیە و بەڵام کەسێک نیە گویان ئامانجی سەرەکی من کە هاتووم
ئەڵێم ئەو زەحیەی کە من یاومە تکایە بە تایبەتی هەر ئافرەتێک لە تەمەنی گەنجیا لێی ئەقەومێ کاتی هاوسەرەکەی ئەمرێت تکایە دانەنیشێت. ئەو هەڵەت گەورەی کە من کردم ینی ئێستا گەشتومەتە ئەو قەناعەتە. من ناڵێم پەشیمانم لە بەخێوکردنی کوڕەکانم. خوانەی بڕێسە گەورەکەم 18ەیە ئەویترم 16ەیە. سوپاس بۆ خوا شانازیان پێوەکەم، بەڵام ینی بەدەم خۆشە بە چ مەرحەلەیە ئەم کوڕانم گەورە کردووە. یعنی زۆر بە زەحمەتی لە ماڵە خەزوورە قسەی ناخۆش بڕواتان هەبێ تەنها وەکو کارەکەرێک سێرەکرا. یعنی ئیشی ئەو ماڵەمش ینی ئەو ماڵەشمەکە لە پێناوی مناڵەکانمان لە دوای مردنی هاوسەرەکەشم 2 ساڵ لەگەڵ ماڵە خەزوور ماژیام. واللهی برام ئەهات ئەیوو واللهی تۆ ئەڵی فلیپینەکان بەس نییە کرێکیان هەیە تۆ کرێشر نییە. باوەڕتان هەبێ ئێستا هەستەکەم ئێستا گەنج بوومەتەوە، تازە خەریکە هەستەکەم ئێستا گەنجە بمە لە چاو ئەو زەمەنەی کە لە دوای مردنی هاوسەرەکەشم ئەو هەموو ناڕەحەتیم بینی. لە دوای ئەوەی کە هاوسەرەکەم وەفاتی کرد دەستمان کورد بوو، باری مادیمان زۆر خراپ بوو. لە دوای ئەوە کە ئەوە باری مادیمان خراپ بوو سوپاس بۆ خۆ موسڵمانان یارمەتیان یاین، بەڵام هیچ کاتێک وەکو ئەوە نییە سێبەری پیاوێک لەسرت بێ. دەی من جاری وا هەبووە دەردەدڵم بۆ لای براکەم کردووە وتومە من ئەمەوێت زەواج بکەمەوە. توێتی ئاخر تۆ زەواج بکەی سەرکەوتوو نابی، 2 جار زەواجت کردووە. یا پێتەڵێ بۆ چیتە؟ پێمەڵێ بۆ چیتە؟ پێی وتوم بەجددی پێی وتوم هەر لە ژیانی سەراحەتی خۆمە ڕاستە برا گەورەکەم هاوڕێمە. عنی جاری وا هەیە تەنانە شتی زۆر شەخسی پێ ئەڵێم لە هەمان کاتە ئەمەنەی ڕەشبین کردوم، ئەمە نەشتە ڕەشبینیەکانی پیشان ناوم، توێتی ئەمە بەسەریە ئەوە بەسەریە ئەوە بەسەریە. ئی پاشە وتم باشە تۆ لای خواوە هاتووی با بەخۆ منم سرم لە بەرخۆرسپی نەکردووە. ئێخر باشە ئینسانەتان نەکەوێتە ناو حاڵەتە ڕاستیەکانەوە، ئینسان زۆر جار شتەکان نازانی وا ڕوو ئەیان نا، بەڵام لە هەمان کاتە یعنی من زۆر جار هەوڵم ماوە لێم تێ بگا من فەراغێکم هەیە تۆ لێم تێ ناگەیت. ئەمە جاری وە بۆ زۆر هەوڵم ماوە ئاخری نەمتوانی. وتم کاکە من لەلایەنی جنسیەوە پێویستمە. باش وتم ئەگەر بەیانی هەڵەیەک لەم خوشکت ببیستی نایکوژی؟ وتی وەڵا خۆشم دڵم نەیە بتکوژم بە ئامۆزەکان مەڵێم ڕێک ئەمە جوابی براکەم بووە. باشە تۆ لە کاتێکا وا ئەڵێی ئەی بۆچی نایاڵی بە ئاشکرا زەواجکە؟ بۆچی کار ئاسانیم بۆ ناکەیت؟ لە کاتێکا بە حسابی خودت کار ئاسانیم بۆ ئەکا، کار ئاسانیەکەی ئەوەیە ڕێگە خراپەکانم شانەیە ئەمانە و بەسەرێت. ئەی تۆ بۆ ناڵی بڕۆ تەجروبەکە تاقیکەرەوە کێڵێ لەمەیانە سەرکەوتوو نابی. ئەمە یەکەم تەجروبەیەک بوو خۆی گەورە بیستی لەسەری بوو، ئەمە یەکەم و دووهەمیش. بەڵام دووهەم مردن بوو. هەرچەنە لە کۆمەڵگاکەی ئێمە وا بیرەکەنەوە ئەوەی تەلاق بدرێ بە چاوێکی زۆر بەداخەوەەوە ئەڵەمە چاوێکی سوک سێر ئەکرێ، تۆزێک ئەوەی مێردەکەی مردبێت تۆزێ شخصێتێکی هەیە. ئەوەی کە منی کوشتووە و تا ئێستا زۆر خەفەتی پێ ئەخوام وشەی بێوەژنە. باوەڕێ بێ مامۆستا وشەی بێوەژن زۆر بەی ئافرەتە بێوەژنەکانی کوشتووە. ئاخر بێوەژن یعنی چی؟ ئێمە خوای گەورەم تەجروبەی بەسەر مناهێناوە. بۆچی ئەبێ بێت بە وشەی بێوەژن بکوژێم لە کاتێکا بەداخەوە کە زۆربەی ئەو پیاوانەشی کە بەداخەوە ئەڵێم هەنێکیان ئیلتیزاماتی دینیشیان هەیە سێرەکەی لە ئافرەتە بێوەژنەکان خۆیان نزیکەکەنەوە ناوی پیرۆزی ئەو ئافرەتە پاکە پیسەکەن بەداخەوە لە ژیانی منا ڕوویاوە. باشە بۆ بە ناوی دینەوە یاخود بە ناوی یارمەتیەوە هی ناوی من ناشری نەکەیت کە ڕوویاوە لە ژیانی خۆمە. ینی بەڕاستی من زۆر بەداخەوم بۆ ئەو پیاوانەی کە بە ناوی دینەوە یەن بە حساب یارمەتی مادی مناڵاتیوەکان ئەیەن بەس چاوی تەماحیان لە تۆی ئافرەتیان لە تۆی پێوەژنە. ئەمە زۆر هیوادارم ئەم دیادە بگۆڕێت. حەڵەتیەوە بەسەر هاتووە؟ بەڵێ بە ناوی یارمەتیەوە. باشە هاتو خۆی لە من نزیک کردوێتەوە، من وام زانیوە نێتی پاکە. باشە بەس دوای سێرم کردووە نێتەکە 180 پلە جیاوازە ئەسڵەن متوتی لەبەرخوا، بەڵام سێرم کردووە بەداخەوە ئەم قسە ئەەکەم داوای کاری خراپی لە من کردووە. باشە بەس لەبەرەوەی بێوەژنم، بەس لەبەرەوەی وشەی بێوەژن لەسەر ناوی منە